سڵاوتان لێبێت و ئەم کاتان باش خۆشحاڵم لە بەرنمەیەکی نوێی هەنگاوی نوێم بە دیدارتان شاد دەبەوە. وەزارەتی شارەوانی و گەشتوگوزاری حکوومەتی هەرێمی کوردستان وەکێکێک لە وەزارەت تایبەتەکانی پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان بۆ هاوڵاتیان چەند ڕۆژێک پێش ئێستا کۆنفرانسی ڕێکخستنەوەی داهاتیان ساز کرد. لە نەخشە ڕێگای کۆنفرانسەکەدا پێیان وابوو کە ئەو هەموو ئەرکە خزمەتگوزاریانی هەیەە کەچی داهاتیان وەکو پێویست نییە. ئەوەڵقەی بەرنامەی هەنگاوی نوێم تەرخان دەکەم بە ڕێکخستنەوەی داهات لە هەر چوار سێکتەری ئاوەڕۆ، سێکتەری شارەوانی، سێکتەری گەشتوگوزار و هەروها سێکتەری شوێنەوار کە چوار سێکتەری سەرەکی خودی وەزارەتەکەن. بۆ قسەکردن لەسەر ئەو پرسا بە ڕێساسان ئاونی وەزیری شارەوانی گەشتوگوزار لە ستۆدیۆ میوانمە. جەنابی وەزیر خۆشحاڵم کە جارێککە لە بەرنامەی هەنگاوی نوێم دەبینەوە. زۆر سپاس. لە کۆنفرانسی ڕێکخستنەوەی داهات و لەو پێپێرەی کە لە بەردەستاندایە لە پێشێچەکەی باسی ئەوە دەکەن کە وەزارەتەکەتان وەزارەتێکی زۆر معنیە بە خزمەتگوزاری هاوڵاتیان یەک لە وەزارەتانی کە زۆرترین ئیش بۆ هاوڵاتیان دەکەن، بەڵام بە تەنسیقیش لەگەڵ وەزارەتەکانی تریش بێگومان ئیشی خزمەتگوزاریەکانەکان، بەڵام کێشەی داهاتتان هەیە بۆ ئەوە ئەو کۆنفرانستان بەرهەم هێنا، یانیش ئیشتان لەسەر ئەو کۆنفرانسە کرد. ئەو کۆنفرانسات چی لە پرسەکە دەگوێت؟ زۆر سپاس بۆ میوانداریکردنەوەمان جارێکی تر بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتانەی هەم پەیوەستە بە حکوومەت و بە تایبەتیش وەزارەتی شارەوانی و گەشتوگوزارەوە کە پەیوەندی ڕاستە و خۆمان لەگەڵ خەڵک هەیە بۆ ئەوەی بتوانین هەندێک بابەت ڕوون بکەینەوە. سەرەتا پێم خۆش بوو ئاماژە بەوە بدەم کە ئەو کۆنفرانسە وەکو جێبەجێکردنی بڕیارێکی جەنابی سەرۆک وەزیران بوو کە لە کۆبوونەوەی ژمارە 5 ڕۆژی 13 فەرمانی کرد کە هەموو وەزارەتەکان پلانی خۆیان بۆ ڕێکخستنەوەی داهات ئامادە بکەن. ئەوە بوو ئێمە وەکو وەزارەتی شارەوانی و گەشتوگوزار لە ڕۆژی 18 کانونی دووەم کۆبوونەوەی ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەتمان کرد و نەخشە ڕێگای بەستانی ئەو کۆنفرانسەمان حازر کرد. ویستمان لە ڕێگەی کۆنفرانس بێ، نەوەک تەنها لە ڕێگای کۆبوونەوەی ئەنجومەنی ڕاوێژکاری وەزارەت بۆ ئەوەی زۆرترین بەشداری فەرمانگەکانی خوارەوەی تێدا بێت، بەڕێوەبەرەکانی ئاو، بەڕێوەبەرەکانی شارەوانی، بەڕێوەبەرەکانی گەشتوگوزار، بەڕێوەبەرەکانی شوێنەوار کە هەمووی خۆی لە ژمارەی 90 کەسدا کە لەو کۆنفرانسە پێشتریش ئەوان ئامادەکاریان کردبوو بۆ نووسینەوەی ڕاستپاردە و پێشنیار و کۆمەڵە شتەکان وایە؟ هێڵە سەرەکیەکان ئێمە دامان ڕشت، بەڵام لەو کۆنفرانسە هەموو بە بەشداری ئەوان چونکە ئەوان ڕاستە خۆ تەعامل لەگەڵ هاوڵاتی دەکەن و ئەوان گرفتەکان دەزانن و ئەوان پلانی چارەسەریشیان هەیە کە بەیەکەوە لەو کۆنفرانسە گفتوگۆی تێدا کرا بە تەئکید چەندی بنکەی گفتوگۆکردن فراوان بی بە تەئکید ڕۆیایە کە بەرەو چارەسەر وازەحتر دەبێت. کەواتە پێتان وایە ئەو پەیپەرێک کە ئامادەتان کرد لە کۆنفرانسەکە کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهاتە بێت وەکو یەکێک لە خاڵە هەرە گرنگەکانی کابینە نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. ئایا هاوتایە لەگەڵ ئەو ئەجێندایەکە هەیە؟ بە تەئکید با پرسیارەکەی پێشووتر تەواو بکەم. ئەوە بوو کە ڕۆژی هەفتی مانگماندانا هەفتی شوبات بۆ ئەوەی کۆنفرانسەکە ئەنجام بدرێ بۆ تەوەرەکانی کۆنفرانس بەسەر ڕێگریەکان لە بەردەم کۆکردنەوەی داهات، پلان بۆ کۆکردنەوەی باشتری داهات و ڕاستپاردە و بڕیارەکان. بە تەئکید خۆی لەو چوارچێوەیە دەبینێتەوە کە بەڕێستان باست لێوە کرد، ئەویش کەمکردنەوەی خەرجی زیادکردنی داهات. زیادکردنی داهات بە مانای لێرە ئێمە نەمانگوتیە زیادکردنی داهات، ڕێخستنی داهات، چونکە بەشێک لەو ڕسوماتانە لەوانەیە لە هەندێک شوێن پێویستی بە کەمکردنەوەیە، پێویستی بە چاکسازیە، بەشەکی پێویستی بەوەیە باشتر وەربگیرێ، بەشەکیشی بە تاکید پێویستە زیاتر بکرێت یا خۆت جۆرێک لە بەڵانسی تێدا بێت. هەندێک لەو خاڵانەش کە من خوێنمەوە ببوورە لە قەتعکردنی جەنابەت بۆ نمونە پێشتر نەبووە، ئێستا ئێوە دەتانەوێت دروستی کەن کە خاڵ بە خاڵ ئەچینە سەر ئەوانەیە کە پێویست بوون، ئەمە شوان ناکات کە داهاتەکە زیاد بێت، ڕاست ڕێکی دێخن، بەڵام لە دیوەک لە دیوەکانیش بەپێی ئەو خاڵ و پلانانی کە داتان ڕێشتووە داهاتەکە زیاد دەبێت. بە تەئکید ڕوئیایەکە ئەوەیە کە چەندی داهات زیاد بێت، ئەوە ڕوئیایمان وەکو حکوومەتی هەرێم بەگشتی و وەکو وەزارەتی شارەوانی بە تایبەتی چەندی داهات زیاتر ببێت خزمەتگوزاری زیاد دەبێت. یعنی ئەو
باڵانسا لە نێوان کۆکردنەوەی داهات و لە نێوان پێشکەشکردنی خزمەتگوزاری زیاتر بە هاوڵاتیان دەمانەوێ ئەوە ڕابگرین. بۆیە داوا لە هەموو هاوڵاتیانی بەڕێز و بە تایبەتی ئەوانەی کە پەیوەنددارن لەگەڵ وەزارەتی شارەوانیە کە ڕسومات مەفروض وایە بدەنە وەزارەتی شارەوانی لەوە پابند بن، چونکە بە پابندبوونی ئەوان حکوومەت دەتوانێت پرۆژەی زیاتر خزمەتگوزاری زیاتر پێشکەش بکات. کەواتە دەتوانانی بەڕاشکاوی بڵێن کە ڕێخستنەوەی ئەو داهاتە دروستکردنی فشارنی لەسەر هاوڵاتیان جگەلەوەی ڕێخستنەوەی ئەرک و پلانەکانە بە بەبەستی دروستکردنی هاوکێشەیەکی هاوتەری لە ڕێگەی زیادکردنی داهات و زیاد پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان متفقی لەگەڵەوە بە دڵنیاییەوە هیچ بارگراناییەکی زیاد ناخاتە سەرشانی هاوڵاتی و هاوڵاتی چەقی بایەخ پێدانی حکوومەتی هەرێمی کوردستان خودی جەنابی سەرۆک وەزیران و وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارە ناومان لێنایە ڕێخستنەوەی داهات بۆ ئەوەی بەشێکی کە بارگرانی لەسەر هاوڵاتیان دروست دەکات کە هیوادارم لە چەند هەفتەی ئایندا بەهۆی بڕیارەکانەوە دەبینن کە بەشێکی ئەو بارگراناییە سنووردار دەکرێت کەم دەکرێتەوە بۆ ئەوەی بە بەردەوامی هاوڵاتی بتوانیت ئەو قەرزانەی لەسەرێتی یاخود نەوەک هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی ئەوانەی کە سەرکاریان لەگەڵ وەزارەتی شارەوانی هەیە بتوانن بە بەردەوامی ئەو ئیلتیزاماتانەی خۆیان بدەن. دەمێ خاڵێکیش ئاماژە پێ بدەم لەوەی کە سەرەتا بەڕێزت ئیشارەتت بەوە کرد کە کۆکردنەوەی داهاتەکان وەکو پێویست نەبووە بەڵێ لە ساڵی 2020 وەکو پێویست نەبوو. وەکو لا وتارەکەشم لە کۆنفرانس باسم کرد بە بەراوردکردنی داهاتەکانی ساڵی 2020 لەگەڵ 2019 ڕێژەی داهات زۆر هات بۆ خوارێ بێگومان ئەوەش بەهۆی لێکەوتەکانی پرسی کۆڕۆنا و قەیرانی دارایی و ئەو بابەتە کاریگەریەکی زۆری خستە سەر بەڵام پلانمان هەیە ئومێدمان ئەوەیە کە لە ساڵی 2021 بتوانین بە بەراورد بە ساڵی 2019 ڕێژەیەکی بەرچاوتر داهاتەکان ڕێک بخینەوە وە زیادی. بەڵێ لە سێکتەرە سەرچەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار سێکتەری ئاو ئاوەڕۆ سێکتەری شارەوانی سێکتەری گەشت و گوزار و سێکتەری شوێنەوار وەکو چار سێکتەری گرنگی وەزارەتەکەیەوە. هاوکاران راپۆرتێکیان لەسەر سێکتەری ئاو ئاوەڕۆ سێکتەری شارەوانی بۆ ڕێخستنەوەی داهات دروست کردووە دەرفەتیان پێ بدەین پێکەوە ببینین. وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار یەکێکە لە وەزارەتە هەرە گرنگە خزمەتگوزاریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەشێکی زۆری خزمەتگوزاریەکان پێشکەش بە هاوڵاتیان دەکات. هەروەها هاوبەشە بە پێشکەشکردنی خزمەتگوزاری دیکە لەگەڵ وەزارەتەکانی تر. سەرڕای ئەمەش داهاتی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار وەکو پێویست نییە و سێکتەری شارەوانی پشتی زۆری ئەم خزمەتگوزاریانی بەردەکەوێ. لە ڕۆژی حوتیە مانگە کۆنفرانسێک بەسترا بۆ ڕێخستنەوەی داهات و چارەسەرکردنی کێشەکانی بەردەم کۆکردنەوەی داهات هەروەها پلانی پێویست بۆ کۆکردنەوەی ڕێخستنەوەی و زیادکردنی داهات دانرا. سێکتەرە سەرەکیەکانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار کە لەو کۆنفرانسەدا جەختیان لێکرایە و بریتین لە سێکتەری ئاو ئاوەڕۆ سێکتەری شارەوانی و سێکتەری گەشت و گوزار و سێکتەری شوێنەوار. کۆنفرانسەکە کێشەکانی بەردەم کۆکردنەوەی داهاتی شارەوانیەکان بەم جۆرە دیاری دەکات. پرۆگرامی هەنگاوی نوێم چاکسازی لە کوردستان 24 جارێکی دیکە پوختی کردوتەوە. یەک پابەند نەبوونی بەشێک لە کرێگردەکانی شارەوانی بە پێدانی کری ساڵانە ئاگادار نەکردنەوە کەم تەرخەمی هەندێک لە شارەوانیەکان بۆ کرێگرتەکانیان بۆ پاکتاوکردنی قەرزەکانیان. دوو بە ئەلیکترۆنی نەکردنی زۆربەی مڵکی شارەوانیەکان بۆ زۆرینەی شارەوانیەکان. سێ دواکەوتنی تەملیکردنی ئەو زەویانە کە دراون بە هاوڵاتیان وە کارت و هەوایی. چوار کەمی فەرمانبەرانی هۆبەی داهات لە هەموو شارەوانیەکان نەبوونی هاندان بۆ فەرمانبەران کە لە کۆکردنەوەی داهات بەرپرسیارن. 5 جێبەجێ نەکردنی وەرگرتنی ڕسوماتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاکی ماڵان و شوێنە گشتیەکان لە زۆربەی هەرە زۆری شارەوانیەکان. 6 نەبوونی هاوسەنگی کری ساڵانەی کارگەکان کە لە ناوچە پیشەسازیەکان دامەزراون. 7 نەبوونی یاسا و ڕێنمایی تایبەت بە پێی بژاردننی زیادەڕۆیەکان لەسەر مڵکی گشتی و سەرپێچیکاران لە ڕێکارەکانی شارەوانی. 8 دواکەوتنی تەملیکردنی خانوو کەلاوەکانی ناو حەڕەمی گوندەکان بە پێی یاسای ژمارە 12 لە ساڵی 2012. بەئەکید لە بەرنامەی چاکسازی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و جەنابی سەرۆک وەزیران لە دەستپێکی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە پرۆسەی چاکسازی گرنگترین بابەتی کابینەی نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستانە. بابەتی دووهەم
بابەتی ڕێخستنەوە و پلاندانان بۆ چارەسەرکردنی کۆکردنەوە و زیادکردنی داهاتەکان تەمەنکە ئەڵێ زیادکردن قەست لەوە نییە زەختی زیاتر بخەیە سەر هاوڵاتی. هەروەک لە سێکتەری ئاودا کێشەکانی بەردەم کۆکردنەوەی داهاتی ئاو بەم جۆرە دیاری کراوە. یەک، پابەند نەبوونی هاوبەشانی ئاو بەبەستنی پێوەری ئاو و کەمی هۆشیاری و کەمتەرخەمی هاوبەشانی ئاو بە هەدەردانی و سامانە گرنگە. دوو، کەمی کارمەندانی کۆکردنەوەی داهاتی ئاو و چالاک نەبوونی تیمەکانی زێدەڕۆیی لەسەر تۆڕەکانی ئاو. سێ، هاوکار نەبوونی هەندێک لە سەرۆکی یەکە ئیداریەکان بۆ بەستنی پێوەری ئاوی ماڵان. چوار، ڕێگەگرتنی هەندێک لە شارە نیشتەجێیەکان کە لەلایەن دەستیەوە بەرهێنانەوە مۆڵەتیان پێدراوە. 5، نەبوونی ئاوگرەوە تەوافە واکەم و کوڕی لە سیستەمی ئاو لە ناو ماڵان و شوێنە گشتیەکان. 6، کاریگەریەکانی قەیرانی دارایی کە کاری کردوتە سەر نەدانی پارەی ئاو لەلایەن هاوڵاتیانەوە. 7، هاندانی فەرمانبەران بۆ نەدانی کرێی ئاو و زۆربەی شایستە داراییەکانی حکوومەت بەهۆی پێشنیازکردنی پێدانەوەی قەرزەکان لە موچەی پاشەکەوتکراوی فەرمانبەران. 8، کاڵەکەبوونی قەرزێکی زۆر لەسەر هاوبەشانی ئاو کە خۆی دەبینێتەوە لە نزیکەی 170 ملیار دینار. ئەگەر بگەڕینەوە چەند ساڵی ئەو 6 ساڵی کە ڕۆیشتە لە 2015 تا ساری 2020 ئەو حیساباتانی کە هیتمە حیساباتی خیتامی بڕی ئەو پارەی ئەو گژمانی کە سەرف کرا لە سێکتەری ئاو ئاوەڕۆ مقارنە بکرێت لەگەڵەوەی داهاتە تقریبا نەکە یەک لە ساریش داهاتمان 207 ملیار بووە مقابل 857 ملیار دینار سەرف کرایە لەو دوو سێکتەرەی. هەر لێرە بۆ هاوڵاتیان بەدیار دەکەوێتن کەوا ئەو سێکتەرە سێکتەرێکی قازان نەویستە پاڵپشتێ بۆ هاوڵاتی. ئەوەی کە ئەمە دەیکەن بەڕاستی تاکەش بابەتی هەموارکردنەوە کەشکە باسمان کردی ئەسعارەکانمان ڕێگەی خستەوە وە گونجانیتمان لەگە وەزعی ئێستاکە. ئێمە بە هیچ شێوەیە مەقسەدمان ئەوە نیە کە فشار بەهایەنە سەر هاوڵاتیان تەنها بابەتیمە ڕێخستنە و گونجاندنە و ئامادەکردنی هاوڵاتیانە بۆ هەر بابەتێکی نەخوازرا و ڕووبداتن لە داهاتوێکی نزیک یان دوور بەڕاست. هەرەوەندەش نییە بەڵکو پلانی پێویست بۆ کۆکردنەوە و ڕێخستنەوە و زیادکردنی داهاتی ئاو خراوەتە ڕوو. لیژنەی شارەوانی و گەشت و گوزاریش لە پەرلەمانی کوردستان دەڵێن ڕاستپەردەکانی ئەوانیش جێکراوەتەوە و گەشتبینین بە هەنگاوەکردەیەکانی چاکسازی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستاندا. بەداخۆ زۆرێک لە گرێبەستەکان لە ڕابردوودا کراون ناهاوسەنجی تێدایە زیاتر بە قازانجی کردی تایبەتە بۆیە ئێمە تاکیدمان لەم نقطەیە کردەوە کە ئەو خزمەت گوزاریانەی ئەکرێ وەزارەت خۆی پێشکەشکە خۆی پێشکەشی بکە و ئەوانەی کە ئەکرێ بەشداری کردی تایبەت بکرێ بۆ زیاتر پێشکەشکردنی خزمەت گوزاری بە شێوازێک بێ کە جۆرێک هاوسەنجی لە نێوان گرێبەستەکاندا هەبێ. ئێمە هەر چوار تەوەرەکە پێویستی بە یاسایە. لە بواری گەشت و گوزار فەراغی تەشریعی هەیە یاسای گەشت و گوزار نییە. ئێمە سەرگەرمین لەگەڵ دەستەی گەشت و گوزار بۆی بە هەماهەنگی و یاسای گەشت و گوزاری هەرێم ئامادە بکەین بۆ پاراستنی کەلەپور و شوێنەواری هەرێمی کوردستان. ئێمە پرۆژه یاسامان ئامادە کردووە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرایە بۆ خوێندنەوەی دووەم ئاراستەی ئەنجومەنی وەزیران بکراوە بۆ ئەوەی ڕای حکوومەت وەربگرین. ئەکیدم لە ئایندێکی نزیکدا ئەمیش دێتەوە لە وەرزی تازی تەشریعی ئەخرێتە بەرنامەی کار. هەماهەنگی و هاوکاری تەواو هەیە لە نێوان لیژنەی شارەوانی لەگەڵ وەزارەتی شارەوانی. ئێمە بە گەشتبینی وەڕوانی لە پێشتریش وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بە نووسراوی ژمارە 91 لە 12/8 2020 کە پەیوەستە بە ڕێخستنەوە و پەرەپێدان و چارەسەرکردنی گرفتەکانی نەخشەدانانی ئاوەدانی و ئەندازەی شارەکان هەوڵی ئەوە دراوە داهاتەکان زیاد بکرێ و خەرجیەکان کەم بکرێتەوە. بەڵێ کاکساس وەکەوەی کە لە راپۆرتەکە بینیمان کە لە کێشەکان و پلانی پێویست بۆ کۆکردنەوە و ڕێخستن و زیادکردنی داهاتێک لەو کێشانێک کە لە سێکتەری ئاو ئاوەڕۆ ڕوبەڕووتان ئەبێتەوە نەبوونی تیمێکی پێویستە یان کەمی تیمێکی پێویستە بۆ وەرگرتنی داهات هەروەها زیادکردنی تیمەکانی بەرپرس لە زێدۆڕەیەکانی سەر دامەزرا و تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ. ئەمە بەچی گەیشت؟ ئەوە گفتوگۆی لەسەرکرا لەبەر ئەوەی بابەتی ئاو بابەتی ڕۆژانەی ژیانی هاوڵاتیانە بە حەقەت ئێمە بایەخی سەرەکی و یەکەممان لە وەزارەت بۆ ئەو سێکتەرەیە. ئەو بابەتە دوولایەنەیە هەم پەیوەستە بۆ کۆمپانیایانەی کە گرێبەستیان لەگەڵ کراوە بۆ کۆکردنەوەی داهاتی ئەو لایەکیشی پەیوەستە بە لایەنی چاودێری تیمەکانی زێدەڕۆیی کە فەرمانگەکانی ئەو لی بەرپرسن کە فشار لەسەر کۆمپانیاکانی کۆکردنەوەی داهاتی ئاو دەکرێت لەبەرچی وەکو پێویست تیمەکانیان نەیانتوانیوە تاکو ئێستا
ئەو داهاتە کۆبکەنەوە تەبیعی ئەوانیش کۆمەڵێک گرفتیان هەیە و دەبی بە شەفافانە باسی بکەین. یەکەمیان قەیرانی دارایی و پەتای کۆڕۆنا ئەوە کاریگەریەکی زۆری هەبووە. دووەمیان شایستە داراییەکانی ئەم کۆمپانیایانە تاکو ئێستا وەکو پێویست خەرج نەکراوە. ئێستا لە سایکلی نوێمی کۆکردنەوەی داهاتن بەڵام ئەوان تاکو ئێستا یەک شایستەی داراییان لە وەزارەتی داراییەوە لە خەرج کراوە و ئیسایکلی دووەم هێشتا لە بن لێکۆڵینەوەیە. بەڵام ئەوە هەموو گرفتەکە نیە. هەندێک گرفتی تر هەیە کە پەیوەستە بە مزداقیەتی ئەو بڕەپارەیەی کە دەخوێندرێتەوە و دەدرێتە هاوڵاتی و ئەوەمان زۆر بەجددی لەگەڵ بەڕێوەبەتی گشتی ئەوە باس کردووە کە دەبێت چارەسەری یەکێک لەو کێشانەی کە ئەمە جنابی وەزیر یعنی گلەی هاوڵاتیان زۆر لەسەرەوە بوو من بەخۆم چەندان راپۆرتی ڕۆژنامەوانیم لەسەر ئەو بابەتە بینی کە ئەو پێوەرە ئاوەی کە بۆ ماڵان دانراوە خوێندنەوەکانی وەکو خۆی نییە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەمیش ڕێم پێ بدە ئەوەت بیر بخەمەوە کە لە یەک لە ئەڵلقەکان کە جنابەت لەو بەرنامە بەشدار بووی وات فەرموو کە ئێوە کێشەی ئاوتان نییە بەرتەقای ئەوەی کێشەی بەکارهێنانی ئاوتان هەبێت بۆ نمونە پێوەرە نەبەستراوە تەوافە لەسەرەوە نەبەستراوە یعنی ئەمانش زۆرێکن لەو کێشانە بەڵام وەکو خۆشت باست کرد ئەوەی کە بێتە بەشێک لە پرسیارێکی منیش دوولایەنەیە لایەنە چەند علاقەی بە خودی ئەو پێوەرە ئاویە هەیە کە بە شێوێکی باش ڕەنگە نەبەسترابێت پەیوەندی دومیشان بەوەیە کە هاوڵاتیان ڕەنگە پابن. بەڵێ وەکو گوتم دەبێ و بابەتە بۆ هەموو هاوڵاتیان زیاتر ڕوون بکرێتەوە شەفافەتی تێدابی. پرۆسەی بەستانی پێوەەر خوێندنەوەی پێوەەر و حسابکردنی ڕێژەی بەکارهێنانی ئاو دەکرێ بڵێن بەپێی ئەو راپۆرتانەی کە لە فەرمانگەی ئەوڕۆ پێمانگەیشتووە 165 بە نۆرماڵی بە تەواوی بەڕێوە دەچێت بەبێ ئەوەی گرفتێکی تێدا هەبی کە ئەوە ڕێژە بەرزەکەیە. بەشەکیشی گرفتی تێدا هەیە بەڵێ گرفتی تێدا هەیە گرفتی تەکنیکی تێدا هەیە میکانیکی گرفتی بەشەری تێدا هەیە کە جاری وایە لە خوێندنەوەکە غەڵەت دەکرێت گرفتی هەندێک جار سۆفتوێرەکەی تێدایە ئەو داتایەی لەسەر پێوەرەکەیە لەگەڵ ئەوەی کە داخل دەکرێت لەوانەیە گرفتی تێدابی گرفتی هاوڵاتیشی تێدا لە دەستکاریکردنی پێوەرەکەی لە هەڵگێڕانەوەی و هەندێک جاران سووتاندنی ئەنواعی گرفتی بازار کاریگەری خراپ و نێکەتی بەخاتە سەر ئەو خودی پرۆسەکە یانیم پێم وابێت 65% ڕێژیەکی زۆر نییە بەرتەقای ئەوەی کە لە بەرامبەریدا 35% وەکو خۆی نەخوێنێتەوە بۆ هەردوو لاش ڕاستە. بۆ نمونە ڕێم پێ بدا و پرسیارە بکەم ینی ئەو داهاتە کەسێک هەیە کە زیاتر ئاوی سرف کردو بەڵام داهاتەکە باش ناخوێنێتەوە لەولاوە حکومە زەرەکە بە پێچەوانەشەوە ڕاستە بۆ نمونە زۆر جار داهاتەکەیان زۆر زیاتر لەو ئەوەی کە سرفیان کردووە. ئەوجا ئەوە یەک لەو بابەتانەیە کە بە حقیقەت گفتوگۆیەکی زۆری بەردەوام هەتا ئێستاش لەسەر دەکرێت و هەندێک ڕێکارمان داناوە کە هیوادارم لە هەفتە ڕۆژی داهاتوو بتوانم بی بەما سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران باسی بکەین و چاو بەو ڕێنمایانەی بابەتی کرێی ئاو و مەرجەکانی دابخشێنینەوە و بتوانین ڕێکاری پێویست وەربگرین ئەگەر ببیتە بڕیار. بەڵام لە هەردووچی لە هەردوو لایەنی 135ەکە هەموو ئەوە نییە کە گرفتی هەبی وەکو گوتم 135ەکە دەکرێت دابش بکرێت بەسەر ئەوەی بەشەکی خەلەلی بەشەریە مەجای چاکردنی تێدایە خەلەلی خوێندنەوە مەجای چاکردنی تێدایە خەلەلی میکانیکی مەجای چاکردنی تێدایە یعنی ڕێژەکە زیاتر بەرز دەبێتەوە لەوانەیە بگاتە 185 هەموو ئامانجی حکوومەتیش وەزارەتی شارەوانیش ئەوەیە کە یەکەم ئەو بە فیڕۆنەچێت وەکو سامانێکی نیشتیمانی دووەم ئەو بڕەپارەیەی کە مانگانە حکوومەت بەپێی وەرز نزیکەی 10 ملیار هەتا 12 ملیار حکوومەت سرف دەکات بەس لە دابینکردنی ئەو ڕێژەیە ئەو خەرجیە بتوانین بهێنینە خوارەوە. سێەم ئەرچی هاوڵاتیش گران نەبێت چونکەوە چەند قات دەبێت ڕێژەیەکی دیاریکرااو بۆ هاوڵاتیان دانراوە کە ڕۆژانە دەتوانی بەکاری بینی ئەگەر تەوافەی نەبی و لە ئێوارەوە ئەو ئاوە کە دەڕژێ هەتا بەیانی بەتاکید لەسەری زیاتر دەبیت چەند قات دەبیتن ئەو بارگرانیە بۆیە دەمانەوێت هەوڵات پێشەوەی زناب قسەکە تەواکی ڕێگەم پێ بدە من چوارەمیش بڵێم چوارم بەشەکە لە ینی ئەتوانین وەکو کۆنکلوژن تەماشەکەین وەکو دەرەنجام تەماشەکەین لە چوارەمیش کە خۆتان باستان کردووە ڕێژەی زیادکردنی ڕێژەی داهاتی گەڕاوەی سێکتەری ئاو لە 17% بۆ 30%. یعنی ئەمە شوا دەکات کە ئەو داهاتانە کۆبکەنەوە
با بڵێن سێکتەری ئاو یان ئەو داهاتە بۆ چاکردنەوەی ئاو ئاوڕی هەرێمی کوردستان بەکاردێن وایە بەتاکید بەو شێوەیە ینی واتە بەو ڕێژەیە کە ئێستا بەڵە ١٧ فەرمانگەکانی ئەو دەتوانن ئەنجامی بدەن ئەو داهاتە زیاتر دەبێت بۆ ئەو شوێنانەی کە تۆڕی ئاویان نییە گەڕەکە تازەکان تۆڕی ئاویان بۆ دابدرێ ئەو شوێنانەی تۆڕەکانیان کەوم بووە تۆڕەکانیان لە بۆ نۆژەم بکرێتەوە هەروەها شتی تاڕی و لە ناکاو هەیە پمپەک لە شوێنێک دەسووتێ بوستەر دەسووتێ بیر لە کار دەکەوی ئەوانە هەموو دەتوانرێ فەوری یەکسەر چا بکرێتەوە و ئیشی پێویستی لەسەر باشە کاک ساسان پرسی دەرکردنی یاسای پاراستنی دامەزراوە تۆڕەکانی ئاو ئاوەڕۆ یعنی یەک لەو کێشانەی کە زۆر جار لایەنە پەیوەندیدارەکان بە کێشیەکی گەورەیە زانن نەبوونی یاسایەکی پێویستە یعنی و یاسایانێک ئەمە هەمانە بۆ چاودێریکردن بۆ مامەڵەکردن لەگەڵ هاوڵاتیان بۆ کۆکردنەوەی داهات مانە هەموو یاسای کۆنن تا چەند ئەم یاسایە ئەگەر دەربچێت لە پەرلەمانیان هەموار بکرێتەوە لە قازانجی خودی پرۆژەکەتانە بێت بەتاکیت هەر پرۆسەیەک هەر کارێک کە حکوومەت ڕۆژانە دەیکا ئەگەر بێت و پاڵپشتی کراو بێت بە یاسا ئەوە فەرمانبەران دەتوانن باشتر و بەپێی پێویست جێبەجێ بکەن هاوڵاتیانیش لەبەر ئەوەی کاردانەوەی یاسایی تێدایە باشتر ئیلتیزام دەکەن زۆر باشە من لەبەرەوەی ئەمە استغلالی کار بکەم لە سێکتەری شارەوانی وێڕای ئەو کێشانێک کە هاوکارم کاروان ڕەحمان لە راپۆرتەکە خستیڕۆ قسەمان لەسەر خودی پلانەکەیە با ئەلکترۆنیکردن نوێکردنەوەی زانیاری پێویست چی لە پرسەکە دەگۆڕێت وەکو ئەوەیە کە با بەو نمونەیە بینین کەسێک دەوڵەمەندە مڵکی زۆری هەیە پارەی زۆری لە لای خەڵکە بەڵام دەفتەری سجلاتی نییە و هەتاکو ئێستا وەکو پێویست نەدەزانی مڵکەکانی لە شوێن کرێگرتەکانی چێن کرێیەکانی چەندن و داهاتی چەندە دەکرێت شارەوانی ئێستا بەو شێوەیە وەسف بکەین هۆکار چیەوایە بەتاکید هۆکار زۆر بووین بەڵام کە ئێمە درکمان بەو بابەتە کردیە ویستیتمان ئەو بابەتە پلان لە بۆ دانین کە ئەو بابەتە بگۆڕین ئەوەش چۆن دەگۆڕدرێ بابەتی مڵکی شارەوانی دەبی بە پێی زانیاریەکان و زانستەکانی سەردەم بە ئەلکترۆنی بکرێن دەستپێکراوە بەو بە ئەلکترۆنیکردن کە ئەو پلانەمان لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران باس کرد زۆر پێی خۆش بوو و پاڵپشتێکی تەواوی کرد و یەکسەر فەرمانی کرد کە سەرۆکایەتی دیوان پاڵپشتی ئەو پرۆژەیە بکاوە ئێستا لە وەزارەتی دارایی بودجەی پێویستی لە بۆ تەرخانکراوەوەی کە زۆر بەدواداچوونی بۆ دەکەم بەدواداچین و ڕۆژنامەوانی لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر تەکیل لەسەر بە ئەلکترۆنیکردن دەکرێتەوە یعنی بۆ هەموو بوارەکان بە شێوەیەکی گشتی ئەو بە ئەلکترۆنیکردن لای ئێوە کە دەستی پێکردو بە چیە گەیشتووە و لە خلالی ساڵی 2021 تەواو دەبێت هەموو مڵک و ماڵەکان یا حکوومەت و ئەوانی کە لە وەزارەتی شارەوانی داتایەکان داخل دەکرێت وەکو پرۆژە وەکو سەرەتای پرۆژەکە یەکەمین جارێ لە سەرۆکایەتی شارەوانی هەولێرەوە دەست پێ دەکەین و بە دڵنیاییەوە لە هەنگاوی داهاتوو لە سەرۆکایەتی شارەوانی سلەیمانی و لە سەرۆکایەتی شارەوانی دووەک و دواتر لە شوێنەکانی تریژ لە پارێزگای هەڵەبجا لە ئیدارەی گەرمیان لە ئیدارەی ڕاپەڕین دەست پێ دەکەین بەڵام ئەو بابەتە تەنها پەیوەزنیە بە وەزارەتی شارەوانیەوە بابەتێکی تێکەڵاوە لەبەر ئەوەی شار بەرژەوەندی هەموو وەزارەتەکانی تێدایە بە تایبەتی وەزارەتی دارایی وەزارەتی داد لە ڕێگای فەرمانگەکانی تۆمارکردنی خان و مڵکەکانەوە و پارێزگاکان ئەوە هەماهەنگێکی تەواوی پێویستە هیوادارین بتوانین تێیدا سەرکەوتوو ببین و وەکو پرۆسەیەکی نوێ کە هەر بابەتێکی زانستیە کە دەتەوێت هەر پرۆسەیەکی تازە جێبەجێ بکەیت بە تاکید هەندێک لەمپەر معویقات جاری وا هەیە یاساییە یا جاریواە کارژێڕیە و هەندێک جاریش بەشەریە ئەو کەسە لە شێوازێکی دیاریکراوی کارکردن لێ ڕاهاتیە ئێستا کە دەتەوێت شێوازەکەی بگۆڕی لەوانەیە پێی خۆش نەبی موئهیلاتێکی دیاریکراوی هەیە بەڵام بە ڕاهێنان بە قسە لەگەڕکردن بە گفتوگۆ ئەوە بابەتانە هیوادارین بتوانین یەک لەو خاڵانەی کە لە کۆنفرانسەکەش زەختان لێ کردەوە لە دەرەوەش بۆ دەرەوەی وەزارەت بێگومان ناو خەڵکی پرسێکی گەورەیەک لەو پەیمانانە بوو کە ئەو زەویانەی کە کارتن تاپۆ بکرێن طبعاً عرب و تەنی تەبادل المەنفعەیە لەلایەکی هەم حکومەت بڕێک پارێکی وتە دەست لایەکی دیکەش ئەو خەڵکی کە کارتەکەی هەیە دەبێتە خاوەن مڵکی خۆی بە پێ تاپ
ئەم پرسە دەست پێکرا بە قسەکردن و تیۆری بەڵام بە پراکتیکی گەشتش بە پراکتیکی قۆناغێکی زۆر باشی بڕیوە دەتوانم بڵێم 65 بەسەرکەوتویی بڕیوە و تیمەکانی شارەوانی بەردەوام کار لەسەر ئەو بابەتە دەکەن لە هەندێک شوێن گیر و گرفت هەیە لەگەڵ ئەو مڵکانەی لەگەڵ وەزارەتی زراعە هەتاکو ئێستا وەکو پێویست کوژانەوەی بۆ نەکراوە نەخشەی کەرتی هەیە کار لەسەر ئەو بنەمایە دابش کراوە بەڵام هەتاکو ئێستا ئەو کارێک کە پێویست بوو کوژانەوەی خێراتری ئەو زەویانە بکرێت هەتاکو ئێستا وەکو پێویست نییە کە ئەوەش کۆبوونەوەمان لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ سەرۆکایەتی دیوان و وەزارەتی کشت و کاڵ کرد هیوادارین لە تاکو سەری مانگ تاکو یەکی سێ بتوانین بەسەر ئەو گرفتاش باشە کاکساسان دوسێ خاڵی تر هەیە لەسەر شارەوانەکان ئەمەوێت بە کورتی وەڵامم دەستکەوێت یەکەم بەکرێدانی بەشێک لە شەقامەکان بۆ وەستانی ئۆتۆمبیل بە پێی یاسا و ڕێنماییەکان لە زۆربەی زۆری ئەو وڵاتان وایە بۆ نمونە ئۆتۆمبیلێکی لەسەر شەقام ڕدەگرێت تر پسوولەیە چێدرێتەوە بەش ئەبێتە بەشێک لە داهات هەروەها کرێی کۆکردنەوەی گواستنەوەی خۆڵ و خاشاک لە ماڵان و ئەو شوێنەوارانەی کە تاکو یان ئەو شەروانانەی کە تاوەکو ئێستا دەستیان پێ نەکردووە لەگەڵ کرێی ئەو زیێدەڕۆیانەی کراونەتە سەر شۆستە یعنی ئەوەی خاڵی سێمەم لەگەڵ خاڵی یەکەم تۆزێک لێک نزیکە بۆ نمونە لەسەر شۆستەیەک شوێنێک بە خۆی داگیر دەکات لەمە ئەبێتە داهات بۆ ئەوە چی کرا و چی دەکەن و بەستان لەوە چی هەموو ئەو هەنگاوانەمان بە پێی یاسا بەرکارەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان دیزایانی پلانەکەمان کردووە هیچ بابەتێکی تێدا نیە بە دەربێ لە یاسا و ڕێنماییەکان و هەمووشی لە ئەنجام لە خزمەتی هاوڵاتیان جێبەجێ دەبێت ئەوەی بەکارهینانی شەقامەکان بە تەکید وەکو چۆن بە بەراوردێک بکەین لە نێوان حکوومەت و لە نێوان هاوڵاتی کە مڵکی تایبەتی خۆی هەیە بەپێی هەندێک ڕێکار و یاسا و ڕێنمایی دەتوانێت ئەو مڵکەی خۆی بەکاربێنێت بۆ کۆکردنەوەی و حکوومەتیش بە هەمان شێوە بە پێی یاسا دەتوانێت هەم شۆستەکانی هەم شەقامەکانی کە لە بۆ بەکارهینانی گشتیە جارێکی تر بەکاربێنێتەوە دەمانەوێت وەکو پایلۆت پرۆژێکت لە هەندێک شوێن دەست پێ بکەین و بزانین ئایا سەرکەوتوو دەبین لەو بابەتە یان نا شارەوانیەکان پلانیان داناوە کە لەو بابەتە دەست پێ بکەن لە نەتیجە هەم بە تایبەتی بە نسبەت بەکارهێنانی شەقامەکان کاتێکی دیاریکرا و بە هەر هاوڵاتێک دەدرێت کە لە بۆ نمونە بە خۆڕایی سعاتێک لە شوێنەگرا بگرێت لە سعاتێک زیاتر بوو لەوانەیە ڕسمەکی بەسیتی بێتە سەر تەفاسیلەکە ناتوانم ئێستا بچمەناوی بەڵام دواتر ئیعلان دەکرێتتر بۆ شەقامانەیە کە دەرفەتی وەستاندنی ئۆتۆمبیلی تێدا بێ گومان دراستە بەدڵنیاییەوە شەقامێک نا بۆ نمونە لەناو بازار بازاری هەر شارێک شەقامێکی بچووک هەیە ئیتر خۆمە ناکرێت ئیزدیحامی تێدا دروست بکرێت نا بەدڵنیاییەوە جۆری بەکارهێنانی شەقامەکان دیارن و وەکو گوتمانەوە جارێ هەر فکرەیە و هیوادارین بتوانین یەکەمین جارە لە سێکتەرێکی بچووک لە هەر شارەوانیەک جێبەجێ دەکرێت ئەوە هاوڵاتیان هاوکارمان بن ومێدوان بەیە کە بتوانین تێیدا سەرکەوتوو دەرفەتم پێ بدات راپۆرتێکی تر ببین لەسەر سێکتەری گەشتوگوزار و سێکتەری شوێنەوار و کۆمەڵێک پرسیارەکەم بە هیوام کە وەڵام دەستکەوێت بە سەرچاو فەرموو لە ڕۆژی 16 حوزەیرانی 2020 لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە ڕێخستنەوەی داهاتەکانی وەزارەتەکان پەسەند کرا و داوا کرا سەرجەم وەزارەتە خاوەن داهاتەکان کۆنفرانسی تایبەت بە کۆکردنەوە و زیادکردن و ڕێخستنەوەی داهات ببەستن سێکتەری گەشت و گوزاری یەکێکە لەو سێکتەرانەی لە کابینەی نۆدا و یەکێک لە سەرچاوەکانی داهات سیر دەکرێت لە کۆنفرانسی تایبەتی وەزارەتی شارەوانی گەشت و گوزاردا کێشەکانی بەردەم کۆکردنەوەی داهاتی گەشت و گوزار بەم جۆرە دیاری کراوە یەک نەبوونی یاسای تایبەت بە کەرتی گەشت و گوزار دوو زۆری ڕسومات لە بنکە گەشتیاریەکان بەهۆی جیاکردنەوەی ڕسوماتی چالاکی ئازیاوازەکان لە هەمان بنکەدا سێ یەک لە نەکردنەوەی کێشەکانی زەویەکانی گەشت و گوزار کە لەلایەن هاوڵاتیان و هەندێک لە شارەوانیەکان و وەزارەتەکانی ترەوە دەستیان لێ هەڵنەگیراوە چوار گرنگی نەدان بە دەرچوانی گەشت و گوزار و نەڕەخساندنی هەلیکار بۆیان پێنج کێشەی کۆمەڵایەتی ڕێگرە لە کۆکردنەوەی داهات کە بەشێک لە شوێنە گەشتیاریەکان ئامادەنین مۆڵەتی گەشتیاری دەربهێنن شەش نەبوونی پۆلیسی گەشتیاری حەوت دەسوەردانی لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتی گەشت و گوزار کە ڕێگرە لە زیادکردنی داهات هەشت نەبوونی خزمەتگوزاری حەوانەوە ڕێز ئاریا لە خاڵە سنووریەکان و بازگەکان کە هۆکارێکا بۆ کەمی هاتنی گەشتیاران و نەبوژانەوەی شوێنە گەشتیاریەکان
بوونی هەندێک گرفت لەو مڵکانەی کە بەکرێ دراون بە شێوەی بانەوانی مساڵتەحا بەهۆی زیادکردنی چالاکیەکان و گۆڕینی پرۆژەکە و بەکارنهێنانی بە گوێرەی گرێبەس ڕێنماییەکان با ئەلێکترۆنی نەکردنی مڵکەکانی گەشت و گوزار. سەرۆکی دەستەی گەشت و گوزار داوا دەکات کەوا دەستەکەیان سەر بەخۆیانە مامەڵەیان لەگەڵدا بکرێ لە پێناو زیادکردنی داهاتدا. دەستەی گەشت و گوزار بەشێکە لە وەزارەتی شارەوانی ئەوەی یەکێکە لەو گرفتانەی کە دەبێت لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان دەستێکی سربەخۆ بێ خاوەنی یاسایەکی تایبەتمەند بێ کە لە ڕووی کارگێڕی و لە ڕووی داراییەوە خۆی سربەخۆیەکێ بێت تا بتوانێت لە ئاستی ئەو بەرپرسیارەتێ بێت کە لە کابینەی نۆکە یەکێک لە سێکتەرە ئەساسیەکان ئەژماری کردووە. ئێمە لەم کابینەیە زۆرتر تاکی دەکەینەوە کە زیاتر لە ڕووی کردداریەوە کارەکان بکەن. ئەوەی تیۆرە ئامادە کراوە استراتیژ هەیە پلانەکانمان چۆن بخێنە بواری جێبەجێکردنەوە ئەوە دەبێت سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران وەزارەتە پەیوەندیدارکان بەگشتی هەماهەنگ بن بۆی بتوانین هەموو ئەم ئەرکانێک کە دەستنیشانمان کردووە بیخەینە بواری جێبەجێکردن. هاتووینە تا مۆزەخانەی هەولێر، بەڵام بەپێی کۆنفرانسی کۆکردنەوەی داهات ئەوە خراوەتە ڕوو کەوا ئەم کەرتە پێویستی بە ئاوڕێدانەوەی زۆر زیاتر هەیە. هەروەک کێشەکانی بەردەم کۆکردنەوەی داهاتی شوێنەوار بەم جۆرە دیاری کراوە. 1. نەبوونی ڕێنمایی تایبەت بە وەرگرتنی ڕسوماتی شوێنەواری و کەلەپوری. 2. نەبوونی خزمەتگوزاری پێویست بۆ شوێنەواری و کەلەپوریەکان و شیاو نەبوونیان بۆ مەبەستی گەشتیاری. 3. کەمی مۆزەخانی شارستانی مۆدێرن. 4. نەبوونی پلانی بەکاربردن بۆ شوێنەوار و کەلەپور و کەمی کارمەندی شوێنەواری. 5. تەرخان نەکردنی بودجەی تایبەت بە مەبەستی پاراستن و نۆژەنکردنەوە و خۆماڵیکردن و کنەپشکنین. 6. نەبوونی ئامارێکی دروست بە مڵکەکانی شوێنەوار و کەلەپور. 7. بەشداری نەکردنی کەرتی تایبەت لە بواری شوێنەوار و نەبوونی وەبەرهێنان لەو بوارەدا بە مەبەستی پاراستن و نۆژەنکردنەوە و زیادکردنی سەرچاوەی داهات و ناساندنی ناسنامەی کولتوری و شارستانی کوردستان. 8. هەماهەنگی نەکردنی پێویست و هاوکاری نەکردنی دامەزراوەکانی کەرتی گشتی و کەرتی تایبەت لە کەرتی شوێنەواردا، بەڵام لە هەمان کاتدا پلانی پێویست بۆ کۆکردنەوە ڕێخستنەوەی زیادکردنی داهاتی شوێنەوار پێشنیاز کراوە. پلانی تایبەت دانراوە بە ڕێخستنەوە و کۆکردنەوە و زیادکردنی داهاتی شوێنەواری کەلەپوریەکان. ئاماژە بەوە کراوە کە پێویستە ڕێنمایی تایبەت دەربکرێ بە ڕسوماتی شوێنەواری و کەلەپوریەکان. ئاماژە بەوە کراوە کەوا دەبێت کەرتی تایبەت وەبەرهێنان لەم بوارەدا بکا و مۆڵەت بدرێ بەکردنەوەی مۆزەخانەی کەلەپوری. باز لە دیاریکردنی داهاتێکراوە بۆ کنە و پشکنین و پارێزگاری لێکردن و خۆماڵیکردن. هەروەک ئاماژە بە هەماهەنگی کراوەکەوا دەبێت کەرتی گشتی و تایبەت هەماهەنگی بکەن، هاوکار بن لەگەڵ شوێنەواری و کەلەپوریەکان. باز لەوەش کراوەکەوا دەبێت پەلە بکرێ لە دەرکردنی یاسای شوێنەواری و کەلەپوری کەوا وەزارەتی شارەوانی گەشت و گوزار بۆ پەرلەمانی کوردستانی ناردووە. دەبینین ئێمە لە سەرەتای هەنگاونانی ڕاستەقینەی بەرەو ئەوەی کە شوێنەوار ئەو سێکتەرە بێ ئەو ناوەندە بێت کە هەم بتوانێت داهات کۆبکاتەوە هەم بتوانێت کللتور و کەلەپور و مێژووی کورد و ناوچەکەش بە دنیا و هەروەها بە هاوڵاتی و هەنیشتمانیان خۆشمان بناسێنێت. کۆنفرانسی ڕێخستنەوەی داهات لە چوارچێوەی چاکسازیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەیاغدانێتی بە پرسی ڕێخستنەوەی سەرجەم سێکتەرەکان بە تایبەتی داهاتەکانی حکوومەت. بەهیچ شێوەیەک ئەمە زیادکردنی نەباج و نەڕسوماتە لەسەر هاوڵاتانی هەرێمی کوردستان. ئەمە تەنها ڕێخستنەوەیە کە ڕەنگە ناتەنزیمێک هەبوو بێ پێشترەوە. ئێمە مەحاولەمان کردووە لە پێش کۆنفرانسیش و لە ئەسنای کۆنفرانس و بڕیاری و دەرەنجامەکانی کۆنفرانس کە ئەمە تەنها ڕێخستنەوەیەکە لە کۆکردنەوەی داهات. ئەوەش لە کاتێکدا ساڵی ڕابردوو بەهۆی پەتای کۆرۆناوە بارودۆخێکی زۆر ساخت ڕووی لە هەموو جیهان کرد کە کوردستانیشی لێ بێبەش نەبوو. ئەوەش وای کرد زۆربەی داهاتەکان کەم ببنەوە. لە هەندێک بواردا تا نەزمترین ئاس داوەزی. بە جۆرێک بەهۆی کۆرۆناوە داهاتی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار بە ڕێژەی لە 175 داوەزیوە. بەڵێ کاکساسان بە پێی ئەو زانیاریانەی کە دەست ئێمە کەوتون ئێوە نیاستان وایە درێژە بەو زۆرە کۆنفرانسانە بدەن و کۆنفرانسی تایبەت بە گەشت و گوزار و هەروەها سێکتەری شوێنەواریش بکەن لە ئایندەدا. بۆیش من هەوڵە دەم کەم پرسیار لەو بابەتە بکەم بۆ هیویان دوای ئەو کۆنفرانسانە کۆمەڵێک زانیاریتکەمان دەستکەوێت خۆتیان هەواڵانی ئێوە لەو بەرنامە بەشدار بن بۆ ئەوەی بەرچاوڕوونیمان پێ بدەن. بەڵام ئەوەی کە سەرنجی منی لەو راپۆرتە و لەو پلانی ئێوەش ڕاکێشا پرسی نەبوونی یاسایەکی تایبەت بوو بە کەرتی گەشت و گوزار. بۆ تاوەکو ئێستا یاسایەک نییە بۆ پەلەی لێ نەکراوە یانیش تا چەند
پەلەکراوە بۆ ئەم یاسایە بچێتە پەرلەمان و هەموار بکرێتەوە یانیش بێتە پرۆژە یاسایە. ئەو یاسایە لە کابینەی نوێیەم کاری جدیمان لەسەر کرد لە ساڵی ڕابردوو سەرڕای هەبوونی پەتای کۆرۆنا، بەڵام لە وەزارەتی شارەوانی تیمی تایبەتی یاساییمان بە هەماهەنگی لەگەڵ دەستەی گەشت و گوزار کارێکی زۆر باشیان تێدا کرد و نێردرا پەرلەمان و لەوێ لە لیژنەی شارەوانی و گەشت و گوزار و لیژنە تایبەتمەندەکە گفتوگۆی لەسەر کراوە کۆبوونەوەی هاوبەش لە نێوان وەزارەتی شارەوانی و ئەو لیژنەیە کراوە خوێندنەوەیەکی باشی دۆکرا. هیوادارین لەگەڵ دەستپێکردنی خولی تازەی پەرلەمان ئەو یاسایە خوێندنەوەی یەکەم و دووەمی لەبۆ بکرێەوە دەربچێت. یەکێک لەو گرفتانەی کە ڕنگ بێت ئێوەش دەرکتان پێکرد بێت لە هەرێمی کوردستان و لە شوێنە گەشت و گوزاریەکان نەبوونی کەسی پسپۆر بێت بە بواری گەشت و گوزاری. ئەوەش لە پلانەکە باستان کردووەکە هەم هەوڵدان بۆ دروستکردنی هەلیکارد بۆ وەرگرتنی ئەو خەڵکانی کە بڕوانامەی گەشت و گوزاری دیبلۆم و بەکەلۆریۆس و بەرەوسەرەوەشیان هەیە، هەمیش دروستکردنی ڕاهێنان. بەداخەوە ئێمە زۆر جار هەستی پێ دەکەین کە لەو شوێنانە هەتا مامەڵەیەکی گەشت و گوزاریش لەگەڵ ناکرێت. لە کاتێکدا هەرێمی کوردستان کۆمەڵێک شوێنی گەشت و گوزاریە، ئەمە بۆ ناوخۆیانی هەرێم و بۆ ئەو خەڵکە بیانانێش کە دێنە هەرێمی کوردستان. تا چەند کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ئێوە ئاوڕێکی جدی لەسەر ئەو پرسە دەدەن؟ وەکو لە ڕاستپاردەکانی کۆنفرانس تەبیعی ڕاستپاردە دەرچوو جودا لەو بابەتێکی ئێستا لە بەردەستانە، یەکێک لە ڕاستپاردەکان ئەوەیە کە دەستەی گەشت و گوزار ڕێنمایی تایبەت ئامادە دەکا بۆ هەموو شوێنە گەشتیاریەکان بۆ سوود وەرگرتن لە کەفاعاتی ناوخۆیی بە دیاریکردنی ڕێژەیەکی دیاریکراو لە بەکارخستنی دەستی کاری ناوخۆی کوردستان لەسەر جەم شوێنە گەشت و گوزاریەکان. هیوادارم ئەو بەڕێزانەی ئەو هاوڵاتی خۆشەویستانەی ئەو دەرچوانەی کە دەرچووی بواری گەشت و گوزارن بتوانن لە ئایندەیەکی نزیکدا لەو بوارە ڕۆڵی خۆیان ببینن و کار بکەن و ئەو بوارە بە تایبەتی بە نسبەت گەنجان دەرفەتێکی زۆری تێدایە. ئەوە هیوادارم تەنها ئاعتیماد نەکەنە سەر ئەو بابەتەی کە لی دەرچوونە یاخود لێیان خوێندیە، بەڵکو بەردەوام هەوڵی خۆپێگەیاندن بە دەستکەوتنی زانیاری زیاتر و لێزانینی زیاتر لە بواری گەشت و گوزار بدەن بۆ ئەوەی بتوانن شوێنی خۆیان بکەنەوە و بتوانن چێبەرچێ لەگەڵ ئەو دەستی کارە بکەن کە لە دەرەوەی کوردستانەوە دەهێنرێت، چونکە لە نەتیجە پێشکەشکردنی خزمەت گوزاری هەم زانستە هەم لێزانینە و ئەو کەسەی کە ئەو دەستی کارە بەکار دەبات دەیەوێ باشترین خزمەت گوزاری پێشکەش. بەڵام زیاتریش جەنابتان زۆر باشتر لەو ئازانن کە بە پێی سروشتی شوێنەکان مامەڵەکردن لەگەڵ گەشتیاران جیاوازە. هەرێمی کوردستان ڕەنگە بەوە ناسرا بێت کە دەرگایەکی واڵای کردوتەوە بۆ میوانان، بۆ ئاوارە، بۆ پەنابەر، بەڵام تەماشەشەکەی هۆسپیتەڵەتی نینە لە مامەڵەکردن لە هەندێک شوێنەی گەشت و گوزاری، ینی زۆر باڵێن بە بەشێوێکی باش پێشوازیان لە ناکرێت. پێتوانە بەشێک لە ئەرچی وەزارەتی ئێوەشە کە وەرکشۆپی تایبەتیان بۆ بکرێتەوە، بۆ نمونە هەر بەتەنیا خۆیان پێ نەگەینن، بەڵکو ئێوەش بە ستانداردی جیهانی بە پێی ڕەچاوکردنی سروشتی هەرێمی کوردستان لە وەرکشۆپەکان بەشدار بن. بەتاکید پێشتریش ئەو هەوڵانە دراون و کراوە، ئێستاش لە پلاندایە کە جێبەجێ بکرێت لە بۆ داهاتوش ئەوە ئەو بابەتێکی بەردەوامە و نەفساوەیە دەبێ هەوڵ بدرێت کە کاری تێدا بکرێت. بەڵام وەکو گوتم لە کۆی ئەو بابەتە هەم پەیوەستە بە تاکەکانەوە و هەم پەیوەستە بە حکوومەت و بە کەرتی تایبەتیشەوە. ڕاهێنان بە تاکید پێویستە، خودی کەسەکە پێویستە ئەو لێزانین و تایبەتمەندیانەی تێدا بێت بۆ ئەوەی حکوومەت بتوانێت لەسەر کۆمپانیا فەرز بکات کە دەستی کاری ناوخۆیی بەکار بخاوە بتوانێت جێ خۆی بکات. لە دوا تەوەرەدا هەوڵ دەدەم قسە لەسەر سێکتەری شوێنەوار بکەم وێڕای ئەوەی کە پرسیاری زۆرم لەسەر گەشت و گوزار پێماوە، بەڵام دوای ئەو کۆنفرانسە چ جەنابەت برادرانی معنی پەیوەندیدار لە کۆنفرانسەکە و لەو بەشە لێرە میوان دەکەین و قسەی لەسەر دەکەین لەگەڵ یان هاوتەری لەگەڵ هەنگاوەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان. لە سێکتەری شوێنەوار دەرکردنی ڕێنمایی یەکێک بوو لە خاڵە گرنگەکان کە ئێوە ئاماژەتان پێکرد، جگە لەوەش نۆژەنکردنەوە و یان دانانی ڕێگەیەکی باش بۆ ئەوەی گەشتیاران بستنە ئەو شوێنانە ئەو شوێنەوارانە
سەردانی بکەن و لە بەرامبەریشدا بێتە سەرچاوەیەکی داهات بۆ ئەمە دەست پێکراوە. بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار یەک لە بەڕێوەبەرایەتیە زۆر گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە و تعامل لەگەڵ هەموو شوێنەوارەکانی هەرێمی کوردستان دەکات کە زیاتر لە 5,000 شوێنی شوێنەواری لە کوردستان هەیە. بەڵام بەداخەوە ئەو خاکە دەوڵەمەندە بە شوێنەوار تاکو ئێستا نەتوانراوە وەکو پێویست نەتوانراوە وەکو پێویست سوودی لێوەربگیرێت بۆ ڕاکێشانی گەشتیاری بیانی بۆ ڕاکێشانی گەشتیاری دەوروبەر بۆ ڕاکێشانی تەنانەت گەشتیاری ناوخۆی کوردستانیش. بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار و وەکو یەک لە ڕاستپاردەکانی کۆنفرانس ئەوەیە کە ڕێنمایی تایبەت بۆ ئەو بوارە دەربکات. بەڵام ئەوەش تەنها پەیوەست نییە بە پلانی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە لەبەر ئەوەی شوێنەواریەکان زۆربەیان لە دووری شارەکانن و هەندێکیان لە ناوچەی دوورە دەستن. پێویستی بەوەیە کە ڕێگای بۆ ببردرێت، پێویستی بەوەیە کە خزمەتگوزاری پێویست لە نزیک لەو دەوروبەرانە بۆ دابین بکرێت بۆ ئەوەی گەشتیار بتوانێت سەردانی ئەو شوێنەواریانە. جگەلەوەش پێویستی بە هەماهەنگی هەیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا بۆەوەی قوتابیانی ماستەر و دکتۆرا و یان ئەوانەی کە لە بەجاری توێژنە و لێکۆڵینەوەی یشەکان بتوانن توێژنە و لێکۆڵ لەسەر بەشێک لەو 5,000 بکەن، ینی 5,000 ڕێژەیەکی پێم وایە یەکجار زۆرە و ڕەنگە هاوڵاتیانی کورد ئاشنایەتیان لەگەڵ ئەو 5,000 زیاتر لەو 5,000 شوێنە نەبێت بتوانێت پێویستی بۆ هەماهەنگیشیە. ئەو هەماهەنگیە لە نێوان زانکۆکانی کوردستان لەگەڵ شوێنەوار هەیە و کاری جدی تێداکراوە بە تایبەتی لەگەڵ تیمی زانکۆ ئەوروپیەکان تیمی زانکۆ بیانیەکان بەردەوام لە کوردستانن و هەماهەنگیان هەم لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستان و هەم لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی شوێنەوار هەیە و ئەوانیش پلان و دیراسی زۆر باشیان بۆ ئەوە هەیە کە ئەو شوێنەواریانە چۆن بکرێنە شوێنی گەشتیاری و لە ئەنجامدا وەکو سەرچاوەیەکی داهات لە حکوومەت هەرێمی کوردستان سوودی لێ ببین. بێگومان کاکساسان جگە لە شوێنەواریەکان مۆزەخانە شێکێکە لەو شوێنانەی کە دەکرێت وەکو سەرچاوەیەکی داهات تەماشە بکرێت وێڕای ئەوەی شوناسێکیشە بۆ ناساندنی کاری خۆت بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گەشتیارانی هەرێمی کوردستان جگەلەوەی بە شوێنەکانی تریش. دەوان زیاتر بەبستمە لەسەر مۆزەخانەی کۆن قسە نەکەم تانانەت مۆزەخانەی ینی نوێی هوەریش بۆ نمونە هوەری کلاسیک هوەری مۆدرن ئارت ئەو هوەرمەندە شێوەکارانێکی ئێستا کاری پەیکەرتاشی و شێوەکاریەکان تاوەکو ئێستا مۆزەخانەیەکی فەرمی بە حکوومەت تێدانە کە بتوانین تابلۆکانی تێدا عرض بکرێت ڕەنگە هەبێت وەکو مۆزەخانەی شانەدار وەکو کۆمەڵک مۆزەخانەی تر لە سلێمانی لە دۆک دروستکرابێت بەڵام نەبووتە شوێنێک بۆ ئەوەی کە داهات دروستکەن تەنها خەڵکێک ئەچێت تەماشای تابلۆکانەکات و دەڕوات یعنی هەم بۆکو کڕین و فرۆشتن هەم وەکو بە بازارکردن هەم وەکو شوێنێک کە کاری هوەری هوەرمەندانی هەرێمی کوردستان لە ڕابردوو تەنانەت لە ئێستاشی تێدابێت بۆ ئەوە چیکراوە. دەکرێت بابەتە بکەینە دووتەوە لێکی جودا بکەینەوە. مۆزەخانەکانی شوێنەوار ئەوە تایبەتن بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارەوە. مۆزەخانەی تر زیاتر ئەرچی وەزارەتی ڕۆشنبیریە. بەڵام لەوەش ئێستا مۆزەخانەی هاوچەرخی پایتەختی هەرێمی کوردستان دیزاینەکەی تەواو بووە و لیژنەیەکی تایبەتمەند لە ئەندازیارانی تەلارساز و ئەندازیارە شارستانیەکان و هەموو بارەکانی تری ئەندازیاری لە دوا قۆناغەکانی وەرگرتنی ئەو دیزاینین کە بێگومان ئەگەر بچێتە بواری جێبەجێکردن یەک لەو شاکارە تەلارسازیانە دەبێت کە لە شاری هەولێر دەتوانرێ جێبەجێ بکرێ و هەموو هەرێمی کوردستان دەتوانرێ سوودی لێ ببین. لەناوەخنیشیدا بێتە کاری هوەری هاوچەرخ و تێکەڵاو دەبێت بە تاکید بەکارهێنانەکەی تێکەڵاو دەبێت بۆ هەردوو بوار بێجگەلەوەی کە ئێستا سێ مۆزەخانەی گەورە لە سنتەری شاری دهۆک سنتەری شاری هەولێر و سنتەری پارێزگای سلێمانی هەیە و بە تایبەتی ئەوەی پارێزگای سلێمانی لەسەر ئاستی عێراق دووەم مۆزەخانە دەژمێردرێت و پارچە و شوێنەواری دەگمەن و شتی سۆمەریەکان و بابلیەکان و بەڵێ لە هەموو قۆناغەکان و بە هەمان شێوە ئەوەی هەولێریش پارچە و کەلوپەلی شوێنەواری یەکجار زۆر هەیە بەڵام بەداخەوە بەهۆی بچووکی شوێنەکە وەکو پێویست نەتوانراوە دەبنە سەرچاوی داهات
بەتاکیید دەبنە سەرچاوی داهات و ئینشاڵاوەش لە مانگی سێ هەوڵ دەدەین کە کۆنفرانسێکی تایبەت بە شوێنەوار لەگەڵ شوێنەوار ناسانی کوردستان لەگەڵ شارەزایانی ئەو بوارە هیوادارین هاوکارمان بن بانگهێشتیان دەکەین هەوڵ دەدەین نەخشە ڕێگایەک بۆ ئەو بوارە دابن. بەڕێز ساسان ئەونی وەزیری شارەوانی و گەشت و گوزار زۆر سپاس کە لەگەڵمان بووی و بەشێک لە پرسیارەکان وەڵاممان وەرگرت. زۆر سپاس بۆ بەڕێزیشتان هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ دەخوات. سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوو تا دیدار هەرشاد.